هەڵدانی ڕادار سەتەلایتی هەر چواروەرزی ناسراو بە سنتینەل لە ئاپریلی 2014 سەرەتا یەکەم کردداری کۆپەرنیکس واتە گەورەترین پرۆگرامی چاودێریکردنی زەوی بووە کە کۆمیسیۆنی ئەوروپا و ئاژانسی وڵای ئەوروپا پشتیوانی دارایی دەکات. لەو کاتەوە سێ سەتەلایتی دیکە هەڵدراون کە زانیاری ژینگە و ئاسایش لە پلەی جیهانیدا دابین دەکەن. ئەو سەتەلایتە کە بڕیارە سپتامبر هەڵبدرێت هەڵگری دەستگایەکی پێشکەوتوو بۆ پێوەرەی تیشک ناسراو بە ترۆپۆمیە و دەتوانێت چاودێری ئەو گازانە بکات دەبنە هۆی پیسی هەوا وەک مێتان، فۆرمالدەهاید، نێترۆجێن دایۆکسید، سۆلفۆر دیۆکسید و هەروەها پێوانەی توێژی ئۆزۆن دەکات کە هەموو پەیوەندیان بە گۆڕانی هەوا هەیە. ئێمە چەندین سەتەلایتمان ساز کردووە کە بە ڕێگای جۆراوجۆر چاودێری زەوی دەکەن، بەڵام ئەمەیان لە هەر ڕۆژەی ژیانماندا لایەنی کردداری هەیە. ڕوبەری مەسەلەی پیسی هەوا و کارتێکردنی ئەو شتانەی لەسەر زەوی لە ئارادان دەبێت و کۆمەک بە زانیاری ئێمە لە ئەو بارەیەوە دەکات. ئەو سەتەلایتە بەسەر نزیێکی جەمسەرەکان 824 کیلومتر سەرووی ئەرد دەفڕێت، لە هەر چرکەیەک بە درێژای 7 کیلومتر و 2600 کیلومتر پانایی دەڕوانێتە ڕووی زەوی و توێژینەوەی لەسەر دەکات و ئاکەمەکان بۆ بنکەکانی سەرزەوی لە نۆروێژ و کانەدا دەنێرێت. زانایان لە ماوەی 3 کاتژمێر دەتوانن نەخشەیەکی ورد لە تایبەتمەندی هەوا لە هەر شوێنێکی سەرزەوی ساز بکەن. نەخشەکان سەبارەت بە تێکەیشتن لە سەرچاوەکانی ئەو گازانەیە کە هەوا پیسەکەن لەکوێ ڕادێن و پەیوەندیان بە چالاکیەکانی مرۆڤ و سروشتی هەیە. ئەو زانیاریە ئەو سەتەلایتە نوێ وەدەستی دێنێت گەلێک زیاتر لە سەتەلایتی سکیامەچیە کە لە 2012 کارەکەی ڕاگیرا. ئەوەی سەتەلایتی پێشوو بە 10 ساڵ سازی دەکرد ئەم سەتەلایتە نوێیە بە مانگێک جێبەجێ دەکات. لە 2021 کۆمیسیۆنی ئەوروپا و ئاژانسی وڵایی ئەوروپا پلانیان هەیە سەتەلایتێکی دیکە لەگەڵ سنتینێل هەڵبدەن کە دەبێتە پێنجمین گروپی سەتەلایت بۆ چاودێری کە لە نێو کردداری کۆپەرنیکسدا جێبەجێ دەبێت.